کۆمەڵێک بڕیاری ترمان دەرکرد ومێ دەکەین هەموو هاوڵاتیانی خۆشەویست ئەم بابەتە بە جددیەتێکی تەواوە وەرگرن و پابندی تەواوی ڕێنمایە تەندروستیەکان بن چونکە بارودۆخەکان بەرەو ئاڵۆستر ئەچێ نەک لە ئاستی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستانە بەڵکو لەسەر ئاستی هەموو دنیا و دوێنێ ڕێکخراوی تەندروستی جیهانی بە ڕسمی ڕایگەیاند کە ئەمە پەتایەکی جیهانیە و خۆپارێزی و چارەسەرکردن و پەیڕەوکردنی ڕێنماییە وردە جیهانیەکانیشی پێویستە بۆیە ئێمە ئیمڕۆ گەشتینە ئەم بڕیارانە و ئومێد دەکەین هەموو لایەک لەگەڵمانە جێبەجێ بکە یەکەمیان ڕاگررتنی هاتوچۆ لە نێوان قەزا و شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانیدا جگە لە تیمە تەندروستیەکان و وەفدە ڕسمیەکان و ڕێکخرا و ئاژانسەکانی نەتەوەیە گرتوەکان و هێزە ئەمنیەکان و ئاڵ و گۆڕە بازرگانیەکان بۆ هەر حاڵەتێکی تر پێویستە بە ڕەزامەندی قایمقامێتی سنوورەکە بێت بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشدا ئەم بڕیارە لە سەعات 12 ئەم شەوەوە دەچێتە باری جێبەجێکردنەوە تا 28 سێی 2020 بەردەوامە بێ. دووهەم ڕاگررتنی هەموو هێڵەکانی گواستنەوەی گشتی پاس و مینی پاسی ناوشار و دەرەوەی شارەکان لە سنووری پارێزگای سلێمانیدا و ڕێ بەهاتنی هیچ گواستنەوەیەکی گشتی لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانەوە بۆ سلێمانی نادرێت لە سەعات 12 ئەم شەوەوە تا یەکی چواری 2020 بەردەوامە بێ و ئەمەش وەزارەتی گواستنەوە بە سوپاسەوە هەمان بڕیاری لە ئاستی هەرێمی کوردستان بۆ دەرکردووە. داخستنی هەموو کافتریا و چایخانە و ئەو شوێنانەی خەڵکتیاندا کۆ دەبێتەوە لە ئەمڕۆوە تا کاتێکی نادیار. پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە و بۆ کاری زۆر پێویست نەبێ نێنە دەرەوە. هەر بازرگان و فرۆشیار و تاکسیەک قۆرخکاری بکات و نرخی کاڵاکان و گواستنەوە بەرز بکاتەوە بە توندترین شێوە سزای یاسایی ئەدرێ و ئومێد دەکەم هەموو کەسێ پابند بێ. ئەمڕۆ بەڕێز وەزیری دارایی سەردانی بەرزی باشماخی کردووە مەرزەکان باشتر ڕێگەخرێنەوە ئاڵوگۆڕی بازرگانی هاتنی وشکە تەڕا سوتەمەنی بەردەوامە بێ هیچ قەیرانێکی خواردن پێداویستیەکان سوتەمەنی دروست نابێ هەموو لایەک دڵنیاکەینەوە کە پەیڕەوی ڕێنماییەکان بکەن و قایمقامەتی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ ژووری بازرگانی سلێمانی و کۆمپانیاکانە ئەو سیستەمی دیلیڤەری و گەڕان بە کۆڵانەکانە پەیڕەوەکەن بۆ گەیاندنی وشکە بۆ گەیاندنی تەڕە بە کۆڵانەکان بە ماڵەکان بۆی خەڵک پێویست نەکا بێتە بازارەکان و مۆڵەکان قەرەباڵغ بکە و لە ئەمڕۆوە تاکو ڕۆژانی ئایندە بەوردی ئەم کارانە بە شێوەیەکی گونجاو جێبەجێکرێ و هەموو دڵنیەک لایەک دڵنیاکەینەوە کە ئاڵ و گۆڕە بازرگانیەکان بۆ پێداویستە سەرەکیەکانی خەڵک بە شێوەیەکی سیستماتیک بەردەوامە بێ تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ئاسایشی خۆراوە پۆلیس لیوایەکی پاراستنی سلێمانی بەرگری شارستانی پاسەوانی سنوور هەمویان بەیەکەوە هەماهەنگە بن بۆی بتوانن بە شێوەیەکی گونجاو ئەو بارانە بگەنە شوێنی خۆیان و بە ڕێگەی پارێزراوی خۆیان بگەڕێنەوە و پێویستە هەموویەکە کارژێڕیەکان بە وردی هەماهەنگی ئەم لایەنە پەیوەندیدارانە بن بۆی بتوانن بە شێوازێکی ڕێکوپێک کارەکانیان جێبەجێ بکەن. ژمارەی توشبوانی نەخۆشی کۆڕۆنا لە هەموو جیهاندا ڕووی لە هەڵکشانە و وڵاتانی پێشکەوتووی دنیاش ئەویان ڕاگەیاندووە کە زۆر بە خراپی ئەناڵێنن بەدەست حاڵەتەکەەوە. ئێمەش لە شاری سلێمانی سەرڕای ئەو هەموو ڕێشوێنەی کە گرتومانەتە بەر سەرڕای ئەو هەموو ڕێکارەی کە گیراوەتە بەر بەڵام گومانمان لەوە هەیە کە نەخۆشیەکە لە ناو خەڵکدا هەیە و ژمارەکە ڕوو لە هەڵکشانە بۆیە پێویستمان بە ڕێنمایی تر هەیە و پێویستمان بە ڕێکاری تونتر هەیە بۆی بتوانین کۆنتترۆلی نەخۆشیەکە بکەین. ئێمە تا ئێستا نەخۆشیەکە لە ژێر کۆنتترۆلی خۆمانایە و ئەم ڕێکارانە بۆی ئەگرینە بەر بۆی لە دەست لە کۆنتترۆل دەرنەچی حاڵەتەکە. بەڕێزانەگەرەوە هاوکارمان نەبن هاوڵاتیان هاوکارمان نەبن بەڕاستی ناتوانین کۆنتترۆلی حاڵەتەکە بکەین بۆیە ئێمە داوامان لە پارێزگای سلێمانی کرد کە جوڵەکەم کاتەوە لە نێوان شارەکان و هەروەها لە ناو شارەکان و شار و شارۆچکەکاندا بۆی بتوانین ڕێگربین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئەوەی کەوای لێکردین ئەم بڕیارانە بین حەزەکەم بەڕوونی پێتان بڵێم ئێمە گومانەکەین دەیان کەس و سەدان کەس هەڵگری ڤایرۆسەکە من لە ناو ماڵان و لە ناو خەڵکدا بن چونکە ژمارەی نوێمان هەیە کە خەڵکێکن کەرەنتینە نەکراون و لە ناو خەڵکدا ژیاون ئەم ماوەیە و هەڵگری ڤایرۆسەکەن. ئەوە ژمارەکەی دوایی کەسەکان لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ئاشکراکرێ ئەوان ینی ئەبێ ژمارەکان ئاشکرا بکەن بەڵام من ئەوەتان پێڵێم کە بارودۆخەکە بەرەو خراپیە ڕوا و پێویستمان بەوەیە
کە ئێوە هاوکارمان بن و پشتیوانمان بن و بڕیارەکانی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و ئاسایش و قایمقامیت جێبەجێ بکەن بۆی بە هەمومان پێکەوە خزم و کەسوکار و باوک و مناڵەکانمان بپارێزین لەم نەخۆشیەی کە ئێستا لە هەموو جیهاندا بڵاوەتەوە. زۆر زۆر سپاس.